سڵەوتان لێبێ خۆشەویستان. زۆر کەس هەوڵی گەڕان بە دوای دۆزینەوەی بە بەردبوو جیاوازەکاندا دەدەن، بەڵام ئەم پرۆسەیە بە ئاسانی ئەنجام نادرێت. پێویستی بە گەڕان هەیە لە ژێر ڕووی زەویدا. پرۆسەی گەڕانەکە خۆی زۆر قورسە، بەڵام هەندێک لەو دۆزینەوانە کە زاناکان پێیگەیشتون بووتە هۆی دۆزینەوەی سوپرایزێکی گەورە. ئەمڕۆ لێرەین و لەم ڤیدیۆیەدا پێکەوە سەیری هەندێک لەو دۆزینەوە گەورانە دەکەین، بۆیە تا کۆتای ڤیدیۆکە بینەر بن. ئەهری مەنە زەبەلاحەکانی سەردەمی پێشوو سەردەمانێک لە ڕۆژ ئاوای فەڕەنسا کۆمەڵێک زانای بواری شوێنەوارناسی لە هەوڵی هەڵکەندنی ئەم ناوچەیەدا بوون و بەڕێکەوت توانیان ئەم بەردبووە بدۆزنەوە کە ئێسکێکی زۆر زەبەلاحە و درێژێکی 2 مەترە و کێشی دەگاتە 400 کیلۆگرام. زانایان بە لێکۆڵینەوە لە تایبەتمەندەکانی ئەم ئێسقانە بۆیان دەرکەوت کە سەر بە یەکێک لە داینەسۆرە لە ناوچۆکانە. دەوترێت درێژی ئەم داینەسۆرە یەکسانە بە درێژی تەواوی ماڵێک، کێشەکەی لە چەند تۆنێک تێپەڕیوە. جێگەی خۆشحاڵیە بۆ مرۆڤ کە ئەم زۆرە ئاژەڵە لە ناوچوە و بوونی نەماوە، ئەگەر نامەترسێکی زۆر گەورەی بۆ ژیانی مرۆڤایەتی دروست دەکرد. مۆمیاکردنی تیمساح. پرۆسەی مۆمیاکردن لەلایەن فیرعەونە کۆنەکانەوە لە میسری کۆن ئەنجام دەدرا کە بە یەکێک لە سیرترین ئۆپەراسیۆنەکان دادەنرا کە تا ئێستا بیرروهۆشی زانایان دەوڕۆژێنێت لە ڕێگەی لێکدانەوەی ئەو نووسراوە وێنە کێشانەوە کە لە پاپیرۆسەکەدا دۆزرایەوە. ئەوە ڕوون بووەوە کە فیرعەونەکان خەریکی مۆمیاکردنی جەستەی خۆیانن بۆ ئەوەی تەرمەکە بپارێزن بۆ ژیانی دوای مردن. کۆمەڵێک شوێنەوارناس توانیان تیمساحی مۆمیاکراویش بدۆزنەوە. ئەم شتە ئەوەیە کە سەرسامی زۆرێکیان وڕوژات، چونکە هیچ ڕوونکردنەوەیەکی ڕوون نەبوو کە هۆکاری سەر هەڵدانی مۆمیاکردنی تیمساح ڕوون بکاتەوە. بەڵام هەندێک پێیان وایە ئەم کارە وەک ڕێزێنانێک بۆ خاوەندەکان ڕووی داوە. پێچ و پەناکانی رووسیا. لە رووسیا کۆمەڵێک پێچ و پەنای سیر بەم شێوەیە دۆزرایەوە بۆ زانایان ئاسان نەبوو بگەنە ڕوونکردنەوەیەکی زانستی و لۆژیکی سەبارەت بە شێوە و دیزاینکردنی لەم جۆرە، بە تایبەتی لە رووسیا. هەندێکی تر لەم جۆرە بوونی هەیە لە وڵاتانی تر، نەک تەنها لە رووسیا، بەڵام زۆرترین ژمارەیان لە رووسایە. سروشتیە کە زۆرێک لە زاناکان پرسیاریان هەبێت، بەڵام هیچ وەڵامێکی لۆژیکی بۆیان نییە و تاکە شتێک کە ئەم زانایە بە کۆی دەنگ لەسەری کۆکن ئەوەیە ئەم شوێنانە لە کۆنەوە بوونیان هەیە. کارکتەری مەتەڵەکانی ئەکبەر. پێش کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووەم کۆمەڵێک جووتیار لە مەکسیک کۆمەڵێک پەیکەری سەیریان دۆزیەوە کە لە ژێر زەویە کشت و کاڵەکاندا نێژرا بوون. سەیر و سەمەری ئەم پەیکەرانە ئەوەیە کە بەشێک لەو گیاندار و لاشە لە ناوچوانیان بەرجەستە کردووە کە مرۆڤ و ئاژەڵ و بوونەوەرە سەیرەکانی تر تێکەڵی دەکەن. ئەمە جگە لە بوونی پێک هاتە گەلێک کە لە مرۆڤی بێگانە دەچن. ئایا ئەمە بەو مانایەیە کە بوونەوەرە ئاسمانەکان پێشتر دەیانتوانی سەردانی هەساری زەوی بکەن؟ ئایا مرۆڤ توانیوێتی لە سەردەمی دەیناسۆرەکاندا بژی وەک ئەوەی کە ئاژەڵی ماڵی بێ مامەڵەیان لەگەڵدا بکات؟ ئەم پرسیارانە وایان کردووە زانایان سەر لێ شێوە بن و تا ئێستا ناتوانن بگەنە وەڵامێکی دیاری کراو، بەڵام زۆربەی زانایان لەسەر ئەوە کۆک بوون کە ئەوانە تەنها پەیکەری ساختن و لە ڕابردوودا دیزاین نەکراون. مۆمیاکردنی پشیلەی ماڵی. میسر کۆمەڵە کەلوپەلی کۆنی زۆر سیر و دۆزینەوەی زۆر نایاب لە خۆ دەگرێت. لەنێو ئەم دۆزینەوانەدا ئەم دۆزینەوەیە هەیە کە زۆرێک لە زاناکانی سەرسام کرد، بەو پێی توانیان کۆمەڵێک پشیلەی ماڵی مۆمیاکراو لە یەکێک لە گۆڕەکانی فیرعەونە کۆنەکاندا بدۆزنەوە. هەروەها ئەم پشیلانە بە تەواوی مۆمیاکراون و چاودێری کراون. کاتێک زاناکان هەندێک لە کەرەستە تەکنەلۆجیە مۆدێرنەکانیان بەکارهێنا، توانیان لێکۆڵینەوە لەو تایبەتمەندیانە بکەن کە ئەم پشیلانە چێژیان لێوەردەگرت. هەروەها بۆیان دەرکەوت کە هەندێکیان سەریان بڕیوە و پارچە قوماشێکیان بۆ زیاد کراوە لە بری سەر. بەڵام لەوێ ڕوونکردنەوەیەکی ڕوون نییە کە بۆچی میسرێک کۆنەکان پشیلە ماڵەکانیان مۆمیا کردووە. بەڵام هەندێک پێیان وایە مردووە کۆنەکان ئاواتی ئەویان دەخواست ئاژەڵە ماڵەکانیان لەگەڵیاندا بنێژرن و مۆمیا بکرێن تا بتوانن زیندوو بکرێنەوە بۆ ژیانێکی نوێ. مەتەڵی ڕۆمانی. لە سەدەی 16هەمدا نووسەرێکی ئینگلیزی توانی ئەم لاشە نامۆیە بدۆزێتەوە کە بەم شێوەیە 12 دیوی هەبوو، هەروەها چەندین کۆنیشی لە خۆ گرتبوو. زانراوە کە ئەم کونانە تیریان لە درێژی جیاوازدا هەبووە، بەڵام دوای ئەوە زاناکان توانیان پارچەی هاوشێوەی ئەم فیگەرانە لە شوێنی زۆرا و زۆری دیکە لە باقی وڵاتانی ئەوروپادا بدۆزنەوە. دوای لێکۆڵینەوەیەکی زۆر زاناکان بۆیان دەرکەوت کە ئەو ناوچەی ئەمانی تێدا دۆزراوەتەوە هەمویان لێک فاکتەری هاوبەشدا یەک دەگرنەوە. ئەویش ئەوەیە کە ئەم ناوچەیە سەردەمانێک لە ژێر دەسەڵاتی ڕۆمەکاندا بووە. زاناکان هەوڵیاندا
بگەنە ڕوونکردنەوەیەکی ڕوون کە هۆکاری بەکارهێنانی تەنێکی وا سەیر و سەمەرە پشتڕاست بکاتەوە و ڕوون بکاتەوە. بەڵام ئاسان نەبوو وەڵامەکەی بزانن و هەندێکیان باوەڕیان وابوو کە پەیوەندی بە توێژینەوە فەلەگناسیەکانەوە هەیە، بەڵام هیچ بەڵگەیەک نییە بۆ سلماندنی ڕەوایەتی ئەم شتە. ژووری ئێسک لە ژێر زەویدا بەداخەوە دۆزینەوەی ئەم جێگەیە یەکێک بوو لەو شتانەی کە زۆرێک لە کرێکاران گیانی خۆیان لە پێناویدا بەخشیوە، چونکە لە کۆتایی سەدەی 19دا یەکێک لە خانووەکان لەم ناوچەیە دروست دەکرا و ئەم ژوورە بەڕێکەوت دۆزرایەوە. ئەم دۆزینەوەی بەنهێنی دەستی پێکرد لە ترسی لێکەوتەکانی دەرئەنجامی ئەو دۆزینەوەیە و دوای ماوەیەک ئەم شوێنە بەناوبانگ بوو و جێگەی سەرنجی زۆر کەس بوو بەهۆی ئەوەی یەکێکە لەو شوێنانی کە لە ژێر زەویدا دیزاین کراوە. بەڵام ئەم دۆزینەوەیە خەسارەتێکی بۆ ئەو کەسانە هێنا کە چاوەڕێی دروستکردنی خانووی خۆیان بوون، بەڵام لە هەمان کاتدا گوزارش لە بەختی باشی زانست و زاناکان دەکا، چونکە ئەم شوێنە کە لە ژێر ڕووی زەویدا بوو ژووری زۆری هەبوو و ڕێڕاوەکانش کە نزیکەی 7000 ئێسکیان لە خۆ گرتبوو. ئێستا ئەم شوێنە بووەتە مۆڵکی یونسکۆ و دەتوانیت لە هەر کاتێکدا بچیت سەردانی بکەیت. پوما پونکو و نهێنی تیواناکو ئەم شوێنە دەکەوێتە بۆلیڤیا لە سەردەمی پێش ئینکاریدا دامەزراوە و بە تایبەتی لە نزیک دەریاچەی تیتیکاکا بووە لە بەرزی 4000 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە، هەروەها بەهۆی ئەو گۆڕانکاریە کەش و هەواییەی کە لەم ناوچەیەدا ڕوویداوە. ئەم شارە بوو بە یەکێک لە شارە جێهێڵراوەکان، بەڵام دواتر شارستانیەتی ئینکا هات. خەڵکی ئەم شارستانیەش توانیان ژمارەیەکی زۆر لەم بەردانە دروست بکەن و لەسەر یەکتر ڕێکیان بخەن. بەم شێوازە زۆر نایابوو سەرسوڕهێنەرا. ئەمەش زۆرێک لە زانایانی سەرسام کرد، چونکە نەیانتوانی ئەو ڕێگایە بزانن کە ئەم کەسانە توانیان گواستنەوە و بەرزکردنەوە و ڕێخستنی ئەم بەردانە بەم شێوەیە تەواو ئەنجام بدەن، چونکە ئەم بەردانە زۆر قورس بوون و ئاسان نەبوو مرۆڤ بەبێ بەکارهێنانی ئامێر و کەرستی مۆدێرن ئەنجامی بدا. هەرچەندە هەندێک گومانیان هەیە کە بوونەوەرە ئاسمانیەکان ئەو کاریان کردووە، بەڵام هیچ بەڵگەیەک نییە بۆ سلماندنی ڕەوایەتی ئەم بیر و باوەڕانە. نهێنی پەنجەی دار ئەم دۆزینەوەیە یەکێکە لە سەرسوڕهێنەرترین دۆزینەوەکان کە پشتڕاستی ئەو پێشکەوتنە پزیشکی سەرسوڕهێنەرە دەکا کە میسرە کۆنەکان سێژیان لێ وەرگرتووە، ئەویش لە هۆڵدان بۆ پێشکەشکردنی سارەسەر و هاوکاری بە شێوازی جۆرا و زۆر بۆ هەموو نەخۆشەکان و ئەوانەی پێویستیان پێیەتی. لە یەکێک لە گۆڕەکاندا کۆمەڵێک زانای بواری شوێنەوار توانیان ئەم پارچەدارە بدۆزنەوە کە پەنجەی پێ دروست دەکات کە دەکەوێتە تەنیژ ئەم مۆمیایە کە مۆمیای ژنێک بووە. زاناکان بۆیان دەرکەوتووە کە پەنجەی پێیەکەی بڕدراوێکی تێدایە و پاشان پزیشکە کۆنەکان هەوڵاندا ئەم ئەندامە دەستگرتە لە دار دروست بکەن کەوا دەکا ئەم ژنە بتوانێت ژیانی ئاسایی بەڕێوە ببە. زانایان نەیانتوانی هۆکاری بڕینی پەنجەی ئەم ژنە بزانن، بەڵام لە هەمان کاتدا نەیانتوانی توانای میسرە کۆنەکان بۆ دروستکردنی ئەم ئەندامەدارە بەم شێوەیە ڕوون بکەنەوە. بەم شێوەیەش گەیشتینە کۆتایی ڤیدۆکەی ئەم ڕۆمان. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە ئەوە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.